بەڵێ بەردام دەبین دەچینە لای تەوەری سەرەکی بەرنامەکەمان ئەمڕۆ باس لەوە دەکەین کە نوێمین فیستیڤاڵی بازاڕسازی و کلتوری تایبەت بە خێزان لە چەمچەماڵ بەڕێوە دەچێت. ناوی خۆی بەخۆیەتی تەنها خێزانەکان بەشداری دەتوانن لەم فیستیڤاڵەدا بکەن واتە زگورد و سەڵت و ئەمانە بەشداری ناکەن لەم فیستیڤاڵەدا. ئەم فیستیڤاڵە تایبەت کراوە بە خێزانەکان. ئەمە دەرفەتێکی زۆر باشە بۆی کە فرۆشیاران بتوانن بەرهەمەکانی خۆیان ساخ بکەنەوە لە ژینگەیەکی گەورەدا. شاری یاری شەیدان کە پرۆژەیەکی گەشتیارێ لە ساڵی 2009 دامەزراوە ئەرکی بەڕێوەبردن و با بڵین چالاکیەکانی ئەم فستیڤاڵە لەوێدا بەڕێوە دەچێت. جا ئێمە ئەمڕۆ باز لەوە دەکەین بزانین بەگشتی چالاکیەکانی کە لەو فستیڤاڵەدا بەڕێوە دەچێت چییە و ئەمە کەنو هەمین فستیڤاڵە جیاوازی چییە لە چاو فستیڤاڵەکانی دیکەدا تا چەند فرۆشیاران سوودمەند دەبن لە فستیڤاڵە. ئەمانە و چەندین پرسیاری تر و توێژەکانمان لەگەڵ میوانەکەمان عەبدوڵڵا دارا دامەزرێنەر و بەرەوبەری فستیڤاڵی خێزانی چەمچەماڵ کە ڕاستەوخۆ لە ستودیۆ لامان میوانە. کاک عەبدوڵڵا بەخێر هاتی. سەرسپاس بە تۆ. کاک عەبدوڵڵا ڕاستەخۆ دەمە پرسیاریەوە لێ بکەم ئەمان نۆهەمین فستیڤاڵە کەواتە لە کێوە ئەمە دامەزراوە هەژ فستیڤاڵێکی تر بێگومان دەبێ مێژوویەکتان هەبێت لە ساڵی چەنەوە ئەمە دامەزراوە باسی چالەکەەکانی فستیڤاڵەکەی ئەم ساڵمان بۆ بکە. دەستپێک بە ناوی خی گەورە بەخشندە و میهرەبان بە ناوی ئەوخوای کە لەگەڵ وتنی دایت شتێک زەرە ناکات چ لە ئاسمان بێت چ لە زەوی لێرەوە درود و ڕێز و سەری نەوازش بۆ هەر مرۆڤێک کە دوای خۆی مرۆڤاتی جێ دەهێڵێت. سڵاو ڕێزی تایبەتم بۆ بینەر و بیسەری دەستگای میدیای کورسات. وەکو بەڕێستان ئاماژەتان پێی کرد فستیڤاڵی کلتوری و بازاڕسازی خێزانی لە چەمچەماڵ لە نوێمین خولیایەتی هەشت خولەکەی تری مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2020 و ئامانج لە دامەزراندنی ئەم فستیڤاڵە ئەمەوێ بە کورتی جارێ باسی ئەوە بکەم بە حکمی ئەوەی فستیڤاڵ بابەتێکی ئاسان نییە ناکرێ هەموو کەسێک دەستی بۆ ببە یان ئەبێ موئەسسەسەیەکی گەورە یاخود ئەبێ داهاتێکی لە پشتەوە بێ و باشترین پرسیارێک لە سەرپەرشتیاری فستیڤاڵ بکرێ ئەوەی کە بڵین تۆ ئەجەندات چییە و ئامانجت چییە. من ئەمە یەکەم جار ئەو ڕمکەمەوە ئەگەر لە مامۆستایەک بپرسین تۆ بۆ چی وانە ئەڵیتەوە ئەو دەڵێەوە بازنەی بەرپرسیارەتی منە. ئێمەش چالاکوان نین بەڕاستی ئێمە تاکە پرۆژەی گەشتیارین لە چەمچەماڵ ناکرێت دەرفەتێکی گەشتیاری هەبێ و پرۆژە گەشتیارەکە نەیڕخسێنێ کەواتە پێش هەموو شتێک فستیڤاڵ ئەرکێکە لە بازنەی بەرپرسیارەتی ئێمەیە جیاواز لە هەر فستیڤاڵێکی تر کە لایەنی یەکەممان هەیە کە سەرپەرشتیارن لایەنی دووەمان هەیە کە ئەو جێگایەکرێت جاری وەردانی سێم و چوارەمیشی بۆی نەکرێت بەڵام ئێمە تاکە فستیڤاڵین لە سنوورەکەدا کە یەک لایەنێکمان هەیە و ناچێت بۆ دووەم ئەمە وا ئەکات کاتێک تۆ ئەچی بۆ چێشتخانەیەک تامی خواردنیی خۆش ئەەکەی لەوێ ئەپرسی ئەم خواردنە شوێندەری ئەڵێ برنجەکەی کوردیە ئەڵێ لە ڕووی کوالێتیەوە چۆن ئەڵێ ڕۆنەکەشی کوردیە کەواتە تۆ مدعایەکت بۆم خواردنە دروستە بێ بۆ لەبەرەوەی 0% پرۆسسەکە لەلایەن یەک لایەنێکەوە کراوە ئەوەی کە ئێمە جیاکاتەوە ئەوەیە ئێمە لە 0% پرۆسسەکە خۆمانین و خۆتان عنی وەکو چێن کاک عەبدوڵڵا بۆی ڕوون بێ بزانین ڕێکخراون کەسانی سربەخۆن کەسانی بێلایەنن چێنانی کە ئەڵێ خۆمانی مەبەست لە وشەی خۆمان جارێ بە دەرەجەیەک لە هەموو خەڵکی بە شەرەفی چەمچەماڵە بە حکمیەوەی کە من پێم وایە ئەو فستیڤاڵە هی ئەوانە ئێمە تەنیا لەوێ کاربڕێکەریشین مەمە خۆمانوکو ئەوە دەبینین ئێمە مەبەستمان لە شاری یاری شەیدانە کە پرۆژەیەکی گەشتیاریە لە سنووری چەمچەماڵ. باشە ئەم فستیڤاڵە پێشتر بە ناوی سۆزی دایکەوە بەڕێواچوو و هەش خولەکەیشی هەر بە ناوی سۆزی دایکەوە بۆچی گۆڕیتان ینی بۆ ناوەکەیتان گۆڕی ناو گرنگە بۆ پرۆژەیەکی لەم شێوە یاخود ناوەڕۆک گرنگە. لە ڕاستیە هەردووکی گرنگە ئەم وەک بەڕێزت ئاماژەت پێ کرد ئێمە هەشت خولی ترمان بە ناوی سۆزی دایکەوە با بڵین نامەزران سۆزی دایک ئێمە مەبەستمان لەوە بوو کە یەکەم شت مۆرکێکی کوردەواری هەبێ چونکە سۆزی دایک هەم لە ئەدەب و لە فەرهەنگی کوردیەوە هەم لە نەتەوەی کووردا دایک زۆر جیاوازە لەگەڵ پرۆسی دایک بوونێک لە ڕۆژ ئاوایە. دووەم کاتێک ئێمە پرۆژەکەمان بەرەو خێزانی بوون بردووە ئەمە تەنیا ناوێک نییە بەڵکو ناوەڕۆکیشە ئەمیش بە هۆکاری ئەوە دێکە بەداخەوە خەڵکی چەمچەماڵ خەڵکێکی محکومن ئەگەر چاو بە مێژوودا بخشێنینەوە خەڵکێکی بە شەرەف و ئازا و هەر بە پایتەختی ئەنفالکراون و شەیدانێژ ناسراوە ئێمە ئەو بۆشاییەمان بینی کە کەوتۆتە نێو سێکتەری با بڵین سێکتەری
گەشتیاریەوە ڕاستی گەرچی ئێمەش فشارێکی زۆرمان لەسرە لە بەرەوەی بەداخەوە ئێستا ئێمە لە دۆخێکانین کە سەکتەری گەشتیاری بتوانێت بەرزترین ئاستی خستنەگەڕی خۆی پێشکەش بکات بەڵام قسەکە لێرەیە کە ئێمە ئەو بۆ شایەمان بینی خەڵکی بە شەرەفی چەمچەماڵ خێزانەکان زۆربەی جار کاتێک میوانیان ئەهات گەرچی میوان دۆستی یەکێکە لە کولتورە جوانەکانی ئێمەی چەمچەماڵ بەڵام بە هۆکاری نەبوونی شوێنی گەشتیاریەوە وای لێ هاتەبوو کە خێزانەکانمان میوانیان دەهات دەیان برد بۆ شاری تر بۆیە لە سۆنگی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە یەکێک لە هەنگاوەکانمان ئەوە بوو کە شتەکەمان بەرەو خێزانی بوون ئەمە لە کاتێکایە ئەمە دوو خاڵە سەر ئەمە بڵێم یەکەمیان بەو مانایانە کە گەنجە بەڕێزەکانمان نتوانن بێنە ژوورەوە بێگومان دەتوانن لەگەڵ خوشکە و دایە و دادە بێن و پێڵاویان برینە بان چاومان دووەمیشیان ئەوەی کە لەسەر خێزان گرینگە بوترێ وەک عەرزم کردی دەمێک ساڵە پەنجەرەیەکیان نەمابوو بۆ هەناسەدان باشانی لە فستیڤالێکی سێ ڕۆژ چوار ڕۆژیە کە یەکی هەشت دەست پێ ئەکا بۆ پێنجی هەشت ینی چوار ڕۆژە خانەوەنێ پێنج ڕۆژ پێتان وایە ینی بتوانن ئەم هەموو هەدەف و ئامانجە پێکن کە لەم پێنج ڕۆژەیە لاچە من لەم پێنج ڕۆژە ماڵێک من لە چەمچەماڵ میوانم نییە ینی بەنمونە ینی لەسەر قسەکەی جەنابە پێتان وایە لە پێنج ڕۆژە بتوانن ئەم پرۆسی ئەنجام بن و بە هەموو هەدەف و ئامانجەکانتان بدەن ئەکەمین شت پرۆسی بە خێزانی بن پەیوەندی بە فستیڤالەوە نییە ئەم ساڵ بڕارێکمان لی داوە کە سەرجەم چالاکیەکان و تەنانەت ڕۆژە ئاساییەکانی پرۆژەکەش هەر تایبەت بکرێ بە خێزان دوێنین شتوەکو ئامانجی فستیڤال من وەک عەرزم کردی فستیڤال بۆ ئێمە زیاتر بازنی بەرپرسیارەتیە و پێشمان وایە هەندێک ئامانجی بچکۆلە دەپێکێت ئامانجە بچکۆلەکان بێنە بەرچاوت تۆ سەد دەستی کار دەڕەخسێنیت ئەم سەد دەستی کارە لە ڕاستیە ئێمە هیچ مەرجێکی دیاریکراومان نییە بەڵام پێمان خۆشە گەنجێکی دەرچووی دانەمەزراوە بێت و بەربوومەکەشی خۆماڵی بێت ئەمە بۆ پشتگیریکردنی ئەمانە تەنها لە ناوخۆی چەمچەماڵەوە دەتوان بەشداریان فستیڤالە بکەن یاخود ناوچەکانی تریێرەمی کوردستان دەتوان بەشداریان فستیڤالە بکەن لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە ئێمە بەشدار بوومانەیە و فرۆشیان باشە باس لەوە کرد کاک عەبدوڵڵا کە دەستی کار دەڕەخسێنێ بۆچی پێتان وایە ئامانجی بچکۆلن ئەمانە پێتان وانێ مە ئامانجێکی زۆر گەورێکم فستیڤالە بتوانێت دەستی کار بڕەخسێنێ بۆ کەسانی ئەو سنوورە دەتگەڕێنمەوە بۆ ئەو خاڵی کە پێم وتی خەڵکی چەمچەماڵ خەڵکێکی زۆر ئازبەرز و بەڕێز و بە حرمەتن لە ڕاستیدا ئێمە لە ئەهمیەتی کوالەتی کارەکەی خۆمان کەم ناکەینە بەڵکو ئەوە خەڵکی چەمچەماڵە کە هێندە گەورە و بەڕێزن ئێمە ناتوانین بیش و بهێنین کە چیمان بۆ ئەوان کردووە لە ڕاستی ئەم چالاکیانە ئەگەر ئیشی خودی حکوومەتیش نەبێ لانی کەمیشی چەند موئەسەسەیەکە ئێمە وەکو پرۆژەیەکی گەشتیاری کە ئێستاخانی سەر سفرێکی خاڵین بەداخەوە چکە گەشتیاری بەپێی بیردۆزی دەرووناسی ئەمریکی ئەبراهەم ماسلۆ ئێمە پێنج خاڵمان هەیە بۆ پۆلێنکردنی با بڵێن غەریزەکانی ئینسان ئەکەم غەریزەمان غەریزەی فیسیۆلۆجیە تاوەکو ئاو خواردن و خواردنەوە نەبێ ڕەنگە غەریزەی گەشتیاری و ڕەفاهەت بکەوتە سێم و چوارەمەوە ئێمە لەسەر سفرەیەکی خاڵین بەڕاستی ڕەنگە نەتوانین ئەوەی کە لە دڵماندایە بیکەین ڕەنگە ئەو هەموو بۆشایی کە دەیبینین نەتوانین دەست بۆ پڕکردنەوەی هەمویان ببین چکە دوجار ئێمەش خۆمان بەشیشین لە ئازارەکە ئەوەی کە هەیە من کاتێک دەڵێم ئەمە بچکۆلەیە لە چاو دیدمان بۆ داهاتوە دەڵین بچکۆلێت چکە ئێستا سێ بازنەمان هەیە بازنەی بازاڕسازی و کللتوری ڕۆشنبیریمان هەیە بەتەماین بازنی بەنیازین بازنی پیشەسازیش زیاد بکەین کە بریتی بێت لە هێنانی کۆمەڵێک کارگەی بچکۆلە بۆ ڕەخساندنی دەستی کار ئەو کاتە دەڵێم ئەمە ئامانجێکی مامناوەند باشە ئێمە جەنابە باسی ئەوە کرد خەڵکی چەمچەماڵ ئێمەش بەخوا باشە زانین کە خەڵکی چەمچەماڵ چەند ئەزیز و چەند دڵگەرم و چەند خانەخۆ و چەند تێگەشتون ئەوە لای هەموو کوردستان معلومە بەڵام با زیاتر تەرکیز بکەینەوە سەر فستیڤالەکە لەم فستیڤالەیە چەند کۆشکان داناوە و چەند مێزیشەیە کە هاوڵاتی یاخۆدە و کەسەی کە پرۆژەیەکی هەیە مارکەیەکی هەیە بیاوێ لێ دای بنێ بۆ فرۆشتن یەکەم شت لە ڕێگەی لە ڕووی ڕێژەوە دیارە لە فستیڤالەکانە بابەتی ڕێژە بابەتێکی هەوانتەیی نییە بەڵکو لەسەر کۆمەڵک پێوەەر بڕیاری لێ ئەدرێ یەکێک لە پێوەرەکان لە دەروی فستیڤالەکەی ئێمە بریتە با بڵین لە ڕێژەی تێچوو ڕێژی تێسوی چەندێک بێت ئەوەندە جێگادادنرێت بەڵام بەگشتی لە بەرەوەی ئەم پرۆژەی ئێمە هەر جوودی هەیە ئەتامە شتێک نییە من بڵێم لە ساڵێکە 2000 دەرەکەوێت لە 2009 تاوکەسا حسابی بکەی ئەم پرۆژەیە بەداخەوە ینی من لە قوڵای دڵماڵێن بەداخەوە کە تاکە پرۆژەی گەشتیاری و جوودی هەبوو ڕۆڵی بینیوە
بۆیە لای ئێمە شتەکە جیاوازترە. نرخی کۆشکەکان چەنە کە هاوڵاتی بیگرێت لەم 5 ڕۆژێ ئەگەر ئاسایی بێ ینی باسی بێگومان زۆر ئاساییە. من خۆم زۆر جار داوا لە ئیداری شار دەکەم کە تکایە با هەمومان دەست لەناو دەستی یەک بین ببینە ڕقیب و چاودێر بەسەریەکەوە. کەسێک بابێ بن بوەستێنە بڵێ نرخی فیستیڤالت چۆنە ئەمە بۆ وایە ئەوە بۆ شێوازێ. یەکەمین شت فیستیڤالەکەی ئێمە وەکو تاکە فیستیڤال لە دێڵ دەستپێکردنی یەکەم ڕۆژە هەموو فرۆشارەکان نووسراوێکیان بۆ دەچێت. ئەم نووسراوە سەرجەم ئەو تێچوانی تایە کە کراوە لە ئێوە کردو بەڵێ لە هەندێک حاڵەتە تەنانەت ناوی ئەو لایەنە ژێنراوە کە لیمان وەرگرتووە. ئەو پارەی کە وەری دەگرین بە نزیکراوی 115 بۆ 125 ئەو تێچووەیە ینی ئەو پارەی کە لە فرۆشارێک وەرەگرن کە کۆشکێکی بەکرێ گرتووە لە 125 ئەو تێچووەیە کە ئێوە لە فستیڤالەکە دەنرێت. خزمەت گوزارەکانیش عفوم کە داوی لە بردنەکەم تەنیا شوێنی با بڵێین کۆشک نییە بەڵکو لە ئاو کارەبا و هەتا ئێمە هەموو ساڵێک دەڵێن شوێنی مانەوەمان هەیە بۆ بەڕێزانی کە لە دوورەوە دێن کەچی خەڵکی یۆشەریفی سەمسەماڵ ناهێڵم هەنی دامبەنەوە بۆ لای خۆیان ئەگی ناو خزمەت گوزارشمان هەیە بەڵام ئەبێ بەو ئاواتەوە بین کە گەنجێکی هەڵەبجەی بێ من لە پرۆژەکەما بیهێڵمەوە چکە خەڵکی بە شەریفی چەمسەماڵ کاتێک ئەگاتە لای شەو هەر لە یەکەم ڕۆژە سیر دەکەی دەڵێ سوپاست دەکەم وڵای گەنجێک هات بۆ لایمان کەسێک هات بۆ لام پێوتم دەبێ میوانی من بی. زۆر باش باشە کاک عەبدوڵڵا ئەو لیژنانەی کە سەرپەرشتیاری ئەم کۆشکانە دەکەنەوێت تا چەند ڕەچاوی ئەوە کراوە کە ئەو کۆشکانە بۆ جۆرە دابش بکرێ هەر کەس بەپێی پیشەکەی خۆی کۆشتێکی بدرێت یان کەسی شیاو بۆ شوێنی شیاو وەستم بۆ ئەم بابەتە بێکۆ بەسینۆ چۆن لیژنەیەک دەتوانێت چاودێری ئەمە بکە ئایا وجودی هەیە لیژنەیەکی لەو جۆرە پرسیارێکی بەجێ دانانی شوێن لە فستیڤالەکانی تا خۆی لە سێ پێوەرە بینێتەوەی کە لە پێوەرەکان بابەتی پارەیە زۆر بە سەریحی پێتەڵێم شوێنم هەیە ڕوکنە خەڵک زووتر پێتەگات عزت نەبێ ئەمەنە پارە زیاتر بدە. خاڵێکی ترمان هەیە کە بریتە لە قورحە خاڵێکی تریشمان هەیە بریتە لە نەخشەیەک شێ زووتر بڕۆ ئەیدرێ بوو لای ئێمە هیچێک لەم خاڵانە نییە. فستیڤاڵی ئێمە بەوە جیا ئەکرێتەوە کە کاتێک کەسێک دێت بۆ لای ئێمە یەکێک لە یاساکانمان ئەوەیە لەسەری وەستەکە نووسیمانە سیاسەتی دانانی شوێن بەدڵی فرۆشیار نییە بەڵکو لەسەر پێوەری هەمە ڕەنگکردنی پرۆژەکە ئێمە پرۆژەکەمان 18,000 مەتری چوارگۆشەیە من ئەگەر مەبەستم لە تێچوو پارەپایاکردن بە دەتوانم نرخ بۆ 500 زیاد کەم لە بری 6 کەپر 150 کەپر دابرم جێ دەبێتەوە ئەم 6 کەپرا لەسەر ئەساسی ئەوە دانراوە کە جیاوازی ناکەن لە کەپرەکانە لەو کۆشکانەیە کە داتان ناوە یەکێک نزیکتر بێت لە دەرگاکەوە یەکێک وەکو خۆ دوتە ڕۆکن بێ یەکێک نازام ڕۆکەی خۆش بێ هیچ جیاوازیەک ناکەن خۆی خۆشببختانە پرۆژەکەی ئێمە هەڵکەوتێکی جیۆگرافیای زۆر جوانی هەیە بە حکمی ئەوەی کە کۆمەڵێک پارچەی تیا ڕازگۆ بم ئێمەیەک دەرگای سەرەکیمان هەیە کاتێک کەسێک دێت داخلی دوو پارچە دەبێت و دوانی تریش لەسەرەوەی بەڵام هەر یەکێک لەم پارچانە تایبەتمەندیەکی تایە کە ئەوەی تری تایەنی ئەگە زۆر بە کورتی باسی بکەم بۆ نمونە پارچێکمان هەیە کەمێک دوورترە بەڵام بەهێزترین یاری کە زۆرترین سەردانیکەری هەیە ئەکەوێتە ئەوێەوە ئەمە لە ڕووی نرخەکەەوە هیچ جیاوازیەک ناکەن جیاوازیەکی نیە هەمان ئەو 25,000 هەمان ئەو 25,000 کاک عەبدوڵڵا ئەو بابەتانە کە لە فێستیڤاڵەکان نمایشەکریا خۆت بە بازاڕەکرێن چین زیاتر یعنی ئەوەی کە ئێوە تا ئێستا ئەو نەتان نەماوە یعنی بێ بەرچاو ڕوونیەکتان هەبێت ئەو بابەتانە چین کە لەوێ فرۆشار هاتووە لەوێ ئەوێ بیفرۆشێ یاخود بازار پێیا بکە بۆ کاڵاکەی بۆ مەوادەکەی بەگشتی فستیڤالەکەی ئێمە جەختی لەسەر ڕەخساندنی دەستی کارە بۆ بەروبوومی خۆماڵی چونکە ئێمە پێمان وایە گەر بمانەوێت داهاتی وڵاتێک بەروپێش ببین پێویستەکە دوو میکانیزم بگرینە بەر یەکەم پارەی دەرەوە بینینە ناو لە ڕێگەی گەشتیاریەوە کە بەداخەوە سێکتەری گەشتاری لای ئێمە زۆر گرنگی پێنەدراوە دوێنی شەمپاری ناو خۆمان نەچێتە دەرەوە واتە گەر قەولە من هەر ئەوتەماتەیەک بکڕم بۆچی تەماتەکەی هیچ شارە زۆر نەبێت بۆ لە ئێرانەوە بێ ئەگەڕێنمە بۆ خاڵی کە بەڵێ ئامانجێکی بچکۆلێ بەڵام ئێمە جەختمان لەسەر بەروبوومی خۆماڵی بێ بۆیە بەروبوومەکان کاتێک با بڵێن بابەتەکان کە بەشداریان کردووە چه خواردن بێت چه هەر بابەتێکی هوەری بێت چه هەر بابەتێکی بازار بێ زیاتر جەختمان لەسەرەوە بووە کە خۆماڵی بێت بەڵام لە هەمان کاتە ئەمە ژمانەی ئەوە نییە کە براند و کۆمەڵێک بابەتی دەرەکی تایە بەشدار نەبێت باشە کاک عەبدوڵڵا بێگومان ئەم فستیڤاڵە ژمارەیەکی زۆر لە خەڵک سەردانی ئەم فستیڤاڵە دەکەن دەبینین کە فستیڤاڵەکان هەمیشە قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە بە تایبەتی کاتێ دەگوترێ خۆماڵیە و کللتوریە و بابەتە کوردەواریەکانی تێدایە لەم قەرەباڵغی ئەم فستیڤاڵەتا تا چەند ستافێکی مەشق پێکرا و سکریتی هەیە بۆ ئەوەی
کەشێکی ئارام بۆ ئامادەبووان بڕاخسێنێ هەم کەشەکە هەم پاراستنی شمەکەکانی هاوڵاتیان وارز داماژت پێدا کە 5 ڕۆژ بەردەوام دەبێت کەواتە کە بەجێ دێڵن لە شەودا خۆ دەبێت بۆ نەم شمەکانە پارێزراو بن بە شێوەیەکی تر ینی لە قسەکەی ساناوە بڵین لایەنە ئەمنیەکانی شار یاخود ئیدارەی قایم قامێتۆمانە تا چەند هاوکارتانن من لە توی دڵمەوە ئەمەوێ سپاسێکی زۆر گەرمی ئیداری شار بکەم لەبەرەوەی بەڕاستی لە فەرمانبەرێکەوە هەتا وەکو قایمقام من وەکو شەخص خۆم بە قەرزاری دەزانم چونکە زۆر جار بەدەمی پرۆژەکەی ئێمەوە هاتوون گەرچی لەسەر ئاستی شارەکە ڕەنگە کۆمەڵێک گلێ و گازندە هەبێت بەڵام دوجار جەنابی قایمقام و سەرجەم ئیداری شاریش هاتوونە بەسەر سفرەیەکی خاڵیە گەر بە دیاریکراوی بە مەسەر پرسیارەکەی بەڕێستان ئێمە لەگەڵ دژنی سەرپەرشتاری پارکەکە نەک فیستیڤالەکە زۆر جار دەیکەینە گاڵتەڵی هەر کەسێک توانیتی بێتە ژوورەوە لە شەوا خەڵاتی دەکەین ئەمەنیە ئەمنیەتەکەتان باش پێش ئەمنیەت و پێش لە خۆڕازی بوون ئێمە سپاسی خوای گەورە ئەەکەین ئەمەش یەکێک لە فەزلەکانی بۆ ئەوەش دەگەڕێتەوە کاڵکوتی جوگرافیاش ئەم لامان هێزی ئەمنیوە ئەو لاشمان هێزی ئەمنیە جگەلەوەی کە خۆمان ئەگەر بە دیاریکراوی باسی 12 شەو بکەیت تاوەکو چواری ئێوارەکەی تر ئێمە 3 ستافی سکوریتیمان هەیە تەنیا بۆ چاودێریکردن کە تەنانەت بۆ یەک چرکەش ناخەون جگەلەوەی کە کۆنێکتی ڕاستەوخۆیان هەیە بە ڕێزان برایانی ئاسایشی ڕۆژاوای سلێمانیەوە و لە غەیری ئەوەش ئێمە ستافی سکوریتی بە بەردەوامان هەیە لێرەوە جێی خۆیەتی سپاسێکی تایبەتی برایانی پۆلیسی چالاکە مەدەنیەکان بکەم برایانی ئاسایشی ڕۆژئاوای سلێمانی بکەم کە ئەمانە ئەتوانم بڵێم هەندێکیان لەوێ ئامادە دەبن و هەندەکەی تریشیان ماوەی کورتکورت سەردانمان دەکەن چکە ئەوانش لەوە تێگەیشتونە کە ئەمە دەرفەتێکی گرنگە بۆ شارەکە باش کاک عەبدوڵڵا چەمچەماڵ شارێکە کە نزیکە لە کەرکووک و لە ناوچە عەرەب نشینەکان پێتان وایە هاوڵاتیانی عەرەبیش سەردانی فێستیڤاڵەکەتان کە یا بە پێی ئەزموونەکانی ڕابردووتان لە نەتەوەکانی کە هیچ بەشداریان کردو هاتوون سەردانی فێستیڤاڵەکە بکەن ئەگەر بە دیاریکراوی پرسیارەکەمان ئەوە بێ ئای هیچ نەتەوەیەکی تر بەشداری کردووە چۆن حوڕی ئاوە حەزەکەی پرسیارەکە وا لێ بە قوربانە بم بەڵێ بێگومان لە نەتەوەی لە دەری نەتەوەی کورد ئێمە بەشداربوومان هەیە ساڵانی تر فرۆشیاریشمان هەبوو بەڵام ئەم ساڵ پێمان وا بوو ئەم دەرفەتە دەبێت بدرێت بە کورد بۆ مانایش نییە کە ئەمە پەیوەندی بە هیچ نەتەوەگەرایەکە بێ وەکو خەڵکی ئازیزی کەرکووک بەڕاستی من پێم وایە ئەو پرۆژەیە تەنیا بەناو لە ناو چەمچەماڵایە بەڵکو ماڵی ڕاستەقینەی پێش کەرکووک هەر شارێکی ترێکە لە دەروی چەمچەماڵ و سەردانمان دەکات و من خۆشحاڵ دەبم ئەگەر کەسێک بۆ یەک جار تاقیمان بکاتەوە سەردانی هەم پرۆژەکە بکە و هەم شارەکە و هەم فیستیڤاڵەکەش بکات چکە ناوبانگی فیستیڤاڵی هەندێک شاری ترمان بیستووە بەڕاستی کاتی ئەوەیە کە بزانین چەمچەماڵ فیستیڤاڵات تا ئێستا کراوە کاک عەبدوڵڵا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەوەی کە من بیست بێتم فیستیڤاڵی بازاڕسازی و کلتوری و ڕۆشنبیری شتێک کە گومان هەڵناگرێت زۆرە لە شارەکانی تر بەڵام بردننی بە ئاقاری قازانجنەویستی بۆ سەرپەرشتیار بردننی بە ئاقاری یەکلایەنی واتە 6 لایەن و 6 ئەجەندا تێکەڵاون و زۆری و بۆری و کۆمەڵی خاڵی تر هەیە کاتێک من پێڵێم شەسکەپر ئەم شەسکەپرە لیژنەمان هەیە تایبەت بە ئارت دایرەکشن کە بتوانێت چۆن نەخشەیەکی زۆر جوان دابمەزرێنێ بۆ فیستیڤاڵەکە عەبدوڵڵا کە دەڵی شەسکەپر من یەکسەر مێشکم بۆ یەک شتە و خەڵکە لەوێ بەشداریەکە بەم گەرمایە هیچ خزمەتگوزاریەکانی ماڵەیەکو فێنکەرەوە بابەتانەتان ئامادە کردووە بۆ ئەوەی هەم بۆ فرۆشیاران هەم بۆ ئامادەمانی کە بەشداری دەکەن ئەم پرسیارە زۆر دەکرێت و بەجێ حەز دەکەم لە میدیاکەی بەڕێستانە وەڵامی بدەمەوە یەکەمین شت وەک دەتگەڕێمە بۆ ئەو خاڵێک ئێمە لە 2009 لەم پرۆژەیە کار دەکەین بەپێی ئاماری خۆمان دەزانین لە چەمانجێکە زۆرترین ڕێژەی سەردانیکەرمان هەیە ڕاستی تا حدێک بۆ خۆشم پرسیارە بۆچی لە مانگی هەشتا چالاکیەکانی ئێمە با بڵین سەردانیکەریان زیاتر یاخود لە جگە لە چالاکیەکە بۆ پرۆژەکەش بەم شێوازەیە وەکو بابەتی خزمەتگوزاری ئەوەی کە جێگای باز بێمە سیستەمێکی فێنکەرەوەمان هەیە بەڵام ئەمەوێ ئەوەتان پێ بڵم چالاکیەکە ڕاستە لە کات ژمێر 4 دەست پێکە بەڵام ماهیەت و کوڕەکەی دەکەوێتە 8:30 ئێوارە بۆ 12 شەوە لە شاری یاری شەیدان ئێوە ئەم فێستیڤاڵە بەڕێوە بن و لە شەویشە لەگەڵ بەڕێوەبەرایەتی کارەبایی ئەو سنوورەیە کۆنتاکتان هەیە کە بێکارەبانە بن و کارەباتان بۆ دابین بکرێت لە ماوەی ئەو چەند ڕۆژە و سەعاتانی کە لێ فێستیڤاڵەکە بەڕێوەچە لە ڕاستیە پرۆژەکە خاوەنی هێزی سوتەمەنی خۆیەتی هێزی بە بڵێن دابینکردنی وزە بەڵام دووبارەی دەکەمەوە
ئەوەی کە جێگای سوپاسە بۆ ئێمە ئیداری شارە چونکە ئەوەنی کە بە پێویست بوو بە بەدەممانەوە هاتوون بەڵام بەگشتی هیچ کۆنتاکتێکمان نییە لەبەرەوەی ئێمە نەمانویستەوە خۆمان جیا بکەینەوە لە هیچ پرۆژەیەکی تر گەرچی ئەوە شتێکی زۆر گرینگە بۆ ئێمە بەڵام بێگومان ئێمە خۆمان دەتوانین کارەبا بن بەتەمانە فستیڤالە بەرنەشارەکانی کە لە ئایندەیە ئەزمموی کە هەتانە لە چەمچەماڵە کەس ئەزمونێکی سەرکەوتوو بووە بێنن لە سلێمانی ساڵی داهاتوو بیکەن یا لە هەولێر بیکەن هەر بە ناوی فستیڤالی چەمچەماڵەوە بێ وەکو گەنجانی چەمچەماڵ لە ڕاستیا دەمەوە بۆ ئەو خاڵی کە ئێمە چالاکوان و سەرپەرشتیاری فستیڤال نین کە بە تایبەت ئیشی فستیڤال بکەین ئێمە پرۆژەیەکی گەشتیاریمان هەیە لە چەمچەماڵ منیش ئەم پرۆژە گەشتیاریە ئاڵم کە لەوێ هەتانە ساڵەوە 9 ساڵە ئێوە بەردەوامن بەڵام بتوانن بیبەنە شارێکی تریشەوە وەکو نوێنەرایەتی ئەو سنوورە بکە وڵی زیاتر ئێمە جەختمان لەوەی خەڵک و با بڵێن ئازیزانی دەروی شاری چەمچەماڵ بینینە نەو شاری چەمچەماڵەوە ئای خۆتان ناڕن خۆمان ناڕێن باشەکە عەبدوڵڵا عەفکۆ سەرویست شتێک بڵێ چۆنەتی بەشدارکردن چۆنە ینی ئەوانەی کە دانێ بەشداری بکەن لە فستیڤالەدا خۆیان تۆمار دەکەن یاخود بە چ جۆرێکە لە ڕاستیا گەمە بەست با من باشتر تێ بگەم ئەوانەی کە بۆ نمونە دەیانێت بەرهەمەکانیان ساخ بکەنەوە لەو فستیڤالەدا ئەمانە چۆن بەشداری دەکەن چۆن پەیوەندی بە ئێوە دەکەن پرسیارەکەمان ئەوە نەبێت ئێمە چۆن ئاگاداریان دەکەینەوە یەکەم جار چۆن مرتاحی بە پرسیارەکە چونکە ئەمە شتەکە کامل بێ باش با من نوعێکی تر پرسیارەکە بکەم من دوکانم هەیە فرۆشیارم ئەمێ بێم لەو فستیڤالە بەشداری بکەم لە چ ڕێگەیەک و ئێوە یەن دیژنەتانێ سەردانی من بکە کە بڵێن فستیڤالێکی وامان هەیە یا من خۆمیان بە ئێوە مەڵم کاکە ئێوە فستیڤالەتانێ و کۆشکێک بۆ من دابنێن و ئەمە کرێی کۆشکەکە و منیم شتەکەم لێوە فرۆشم پرسیارەکە ئاوایە پرسیارەکەی تۆ بە دیاریکراوی دوو خاڵە خاڵێکەکەیمان چۆن دەیگەێنی بە خەڵک خاڵی دوایمان ڕێکاری خۆتۆمارکردن چۆنە وەکو گەیاندنی بە خەڵک لە ڕاستیە ئەمە یەکێکی لەو پرۆژانەی کە ناتوانین با بڵێن خاوەنی شان و بازوویکی گەورە نین لە میدیاکردنە و ناشمانەی میدیایکی با بڵێن زۆر گەوری بۆ تەرخام بکەین لە ڕووی ڕیکلامکردنەوە لەبەرەوەی لەوە دەترسین هێندە قەرەباڵغ بێ کە عیباری خەڵک بین ئێمە پۆرتاڵمان هەیە کە کۆنێکتی سەرجەم ئەو فرۆشیارانە دەکات کە ساڵانی با بڵێن پێشوو بەشداریان کردووە یەکەم جار ئەوان ئاگادار دەکرێنەوە لەوەی کەشتێکی لەم جۆرە هەیە بەڵام بۆ مانایە کە خەڵکی نوێ وەرنەگیرێ ئەگەر کەسێک بێ خۆی تۆمار بکات لە دوو ڕێگاوەتوانێت خۆی تۆمار بکات یەکەم شت ئێمە ئاسانکاریمان هەیە بۆ خەڵکی دەرەوەی چەمچەماڵ کاتوانێت بە ئەلکترۆنی ڕێکارەکانی بۆ بەجێ بکەین ستافی خۆی هەیە دوێمیشان دەتوانێت سەردانی خودی با بڵێن خودی پرۆژەکە بکات و لەوێ ناوتۆمار بکات عەبدوڵڵا دارا دامەزرێنەر و بەڕێوەبەری فستیڤاڵی بازارسازی و کەلتوری لە چەمچەماڵ سوپاسکان بانێ لەگەڵمان خۆشحاڵبوون بە هیوای سەرکەوتن بۆ فستیڤالەکەتان زۆر زۆر سپاس دەستان خۆش بێت.